دەم باش تەماشەبەن gelekî jê caridin bo berdamê xelî bixêr bên encamên taqîkirinên şeşê amadeyî di beramber guman û kêmterxemiyê de encamê taqîkirinawekanî şeşê amadeyî li berdem guman û kêmterxemî de ev e nav û nîşanên tewerê îro yê bernameyekî xelkê weke têzanîn do hind endamên Parlemanê Kurdistanê lê Lijna Perwerdê seredana cihê taqîkir yên piştgirîna defterên taqîkirina polên şeşê یا قوناغا ویژه‌ای و زانستی هات کردن له هولێرێ کو بێگومان ئەوان پەرلەمانتەڕانژێکی وەکو ئەوان دەیە ئەشکراکردن کو ئەف ئاوایە پرۆسێسە باوەیەکی باش پرێواناشی بەلکی گەلەی جاران وەکو هەند ئەو کەسین پشکنەرژێک دناوا هۆڵا تاقیکردناندا ئەنکو یا پشکنینە دەفتەرێن قوتابیان دا کرین ئەوژی دەبێژن دژبەرکو و پێداویستی وەکو پێویست بوان نهاتنە دەستەبەرکردن بێگومان هەند وەکو پێویژی کەف دەفتەرە نهاتنە تەسلیحکردن ژبەرکو گەلەی جاران کێمتەرخەمی تێدا گەلەی جاران قوتابی دەبە زرارمەند لەسەر vêyekê û nimre li dest diçin بۆ نمونە وەکو بەندان پەرلەمان دەبێژن قوتابی هەیە ji sedê wan taqîm kiriye li sedê pêncî û tiştek biriye bel bu hatke texsîskirin ku ji sedê sîhûsê biriye ku bêguman bi vê wanê jî dê keve ve jî zararmendiyê kem dê talebe be gelo rewşatke pêş di niha de buya rewşa peyda bûye û encam û derencamê de çin e wekû îro jî cegirê serokê hikûmeta Herêma Kurdistanê İmat Ehmed lijneyekê li Wezareta Perwerde Pêkîna ku dîvçûna vê pirsê bête kirin belê berzan dûnê li encamê serdanî وفدێکی پەرلەمانی کوردستان لە لیژنەی پەروەردە کە سەردانی ناوەندی پشکنینی دەفتەری تاقیکردنەوەکانی دازدەی ئامادەیی کردووە وەکو خۆیان ئەڵێن کۆمەڵێک کێشە لەوێ پەیدا بووە کە وەکو پێویست پێداویستیەکانی مستەلزەمات دابینەکرا بۆ ئەم شینە کە بتوانن پشکنەرەکان بە شێوەیەکی باش کارەکانیان ئەنجام بدەن هەروەها پشکنەرەکان خۆشیان ئاڵێن کە بە پەلەپەل کارەکانیان بەڕێیەکەن و گەلێک جار بێگومان قوتابی زەرمەندی یەکەمە بێ زیاتر بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێستا مامۆستا باپیربەکر سەرۆکی لیژنەی باڵای تاقیکردنەوەکانی هەرێم لەسەر هێلی پەیوەندیە مامۆستام کاتە و باشە کە زیاتر بۆ بینەری بەڕێز ئەو ڕەوشە و ئەو پرسە شرۆڤە بکێ بڵێ سپاسی رادیۆکەتان دەکەم و بەرنامەی مایکی ئازاد دیارە من ئەمڕۆکە لەسەر داوای خۆم لە جنابی وەزیری پەروەردە بە پێکەنانی لێژنەیەک لە وەزارەتەوە بۆ پشتڕاستکردنەوە یاخود بۆ دەرخستنی ڕاستیەکانی ئەو خەبەرێک کە دوێنێکە لەلایەن چەند برادێکی پەرلەمانەوە کە قسەی لەسەر کرا بەڕاستیدا ئەو لێژنەیە هاتن و جنابی وەزیری پەروەردە خۆشی حزوری هەبوو هات سەردانی کۆنترۆل و سەردانی پشکنەرەکانی کرد و ئەو لێژە تەحقیقیش بەڕێوە چوو تا دوای ئەوەی لێژەکەش تەواو بوو جنابیان هەر لەوێن دەربەردەوام بوو ئێمە خۆشمان هەر لەوێ بەردەوام بووین لە ڕاستیدا من حەز دەکەم ئێوە ئیطلاع بکەن لەسەر قەراراتی لێژنەکە کە ئەو خەبەرە لە ئەسڵدا خەبەرێکە ڕاستی زۆر زۆر کەم تێدایە و ڕاستیەکان شێوێنراین بە شێوە کە ناتوانی ئەتۆ وەکو خۆی حقایقی ئەو مەسەلەیە لەو خەبەرەیە بدۆزیتەوە بەڵام من دڵنیاتان دەکەمەوە دڵنیای دایک و باوکی قوتابی و خوێندکاران دەکەمەوە دڵنیای خودی قوتابی خوێندکاران دەکەمەوە کە جوابەکانی ئەوان ڕەنجی ئەوان ڕەنجی ساڵێکی ئەوان پارێزراوە لای ئێمە من چۆن ڕەنجی کوڕەکەی خۆم دەپارێزم ڕەنجی ئەوانی وەکو کوڕەکەی خۆم بە هەمان شێوە دەپارێزم و ئەو کەسەی ئەو خەبەرەی بردووە بۆ برادەرانی پەرلەمان لە ڕاستیدا کەسێک بووە زۆر زۆر بە ناڕێکی ئەو مەسلەیە گەیاندووە چونکە من حەز دەکەم لێرەوە پرۆسەی بەڕێوە چوونی تاقیکردنەوەکەتان پێ بڵێم بە شێوازێکە بۆ ئەوەی بتوانن ئێوە خۆتان ببنن مقیمی ئەو مەسلەیە بەڵێ مامۆستا هەر لەسەرەوە فەلاح شەریف کە یەکێکە لە مامۆستای پشکنەر لە کۆنتڕۆلی پۆلی دازدەی ئامادەی بەێنارتی ڕاگەیان بەوەی نەبوونی خزمەتگوزاری پێویست و شوێنی فراوان و گونجاو نەیانتوانیوە لە ئاست ئەو بەرپرسەرەتەدا بن کارەکانیان بە پەلەپەل تێپەڕاندووە حتا پشکنەران خۆیان واڵێن بەڵام من ئەمڕۆ لەوێ بووم ئەو لێژە تەحقیقی هاتووە ئەو پشکنەرانە ئەو مامۆستایانە خۆشیان هەمویان قسەیان لەگەڵ ئەوانە کردووە ئەوە بە شێوەک دەرکەوت کە ئەوە زۆر دوورە لە ڕاستیەوە وەشتی هەندێک زۆر شتی زۆر بچوک بچوک هەبووە کە بەڕاستی شایانی ئەوە نییە بەو شێوەیە گەورە بکرێ بۆیە من ئێستش دێمە سەر ئەو حاڵەتە کە شێوازی پشکنینەکەتان بۆ ڕوون بکەمەوە بۆ ئەوەی بزانن ئەوە وانە ئێمە
ئەگەر بینە سەر کۆنتترۆلی علمی کە ئەو مەسلەیە تێدا بۆ کۆنتترۆلی زانستی ئەمە 36,000 دەفتەری تەڵەبەمانەیە کەواتە 36,000 تەڵەبەی زانستی امتحانیدایە لە بابەتێک وەکو بابەتی فیزیا ئەمڕۆ ئەو 36,000 تەڵەبەیە لەلایەن 6 لێزنەوە پشکنین لە بۆ دەفتەرەکانیان دەکرێت و ئەو لێژنانە هەردوو لێژنیان لە تەنیژ یەکەوە دادەنیشن و ئەو مامۆستایەی کە باسی ئەوەی کردووە خۆی تەنها یەک پرسیار پشکنینی بۆ دەکات یەک پرسیار ئەو مامۆستایە خۆی بەرپرسە لە ڕاستی دەرەجە و ڕاستی کۆکردنەوەی ئەو پرسیارانە لەگەڵ ئەو مامۆستا ڕەفیقانەی کە لەگەڵ یەتی چونکە ئەگەر پرسیارەکانی بابەتی فیزیا 6 پرسیار بن ئەو کاتە 6 مامۆستا لەسەر یەک مێز دادەنیشێ لەگەڵ مدەقیقێک هەر یەکەی یەک پرسیار پشکنینی بۆ دەکات و ئەو مدەقیقە لە دوای ئەوان جارە چکە ئەو نمرانە کۆ دەکاتەوە و ڕێکیان دەخات بە جۆرێک کە هەڵە نەبی کەواتە ئەوە فلتەری یەکەمە لە وێندەری ئەو مەسلەیە تێدا پرۆستۆتە دەکرێت دوای ئەو لێژنەیە جارە چکە لەگەڵ لێژنەکەی کە بەرامبەری ئەو دەفتەرانە دەگۆڕنەوە ئەوان دەفتەرەکانی خۆیان کە دەگۆڕنەوە هەمان مامۆستا هەر ئەو پرسیارە تەصحیح دەکاتەوە پرسیاری یەکەم تەصحیح دەکاتەوە کە لەو بەر تەصحیحی کردیە کەواتە یەک مامۆستا 12,000 جار یەک پرسیار یەک جۆرە پرسیار تەصحیح دەکاتەوە چونکە ئیدوو لێژنەی 6,000 ئەگەر 36,000 دابەشی 6 لێژنەکەی دەکات 6,000 ئیدوو لێژنەی 6,000 36,000 جار 12,000 جار عفو ئەو پرسیارە تەصحیح دەکاتەوە بەڵێ مامۆستا دەپرسم ئەگەر 12,000 جار ئەو پرسیارە تەصحیح کاتەوە لەبەرچی لە 50 دەفتەرە ئەم 12 پرسیار بەڵێ مامۆستا و پەرلەمانتاران بێگومان کە سەردانی ئەوێ کردووە و ئەوان تەقیمی وازەکەیان کردووە بە دوواداچوونی بچوونیەتی بەڕێوەچوونی پرۆسێسەکە و ئەو فلتەرانەی کە وەکو توالێ ئەو هەموو تاوقیکردن یان پشکنینی دەفتەرەکانی تاقیکردنەوەکان تیا دەرباسە بێ ئەی سەرنجی تو بووان پەرلەمانتارەکان چییە کە ئەوان تاکیدیان لەسەرمە کردەوە من ڕاستیەکەت پێ بڵێم ئەو برادرانەی پەرلەمانتار لەگەڵ احترامم بۆیان کە هاتن و ئێمە چوینە سەردانی هۆڵەکان ئەو کاتە لە دوای سعات 12 بوو لە دوای سعات 12 یەک کەس لە پشکنەرەکان لەوێن دەرێ نییە لە 12 ئەوان دەڕۆن هەتاوەکو سعات 3 ئەوان لە دوای 12 هاتوونە ئەوەیە واگەر مێزەکان و وینەکانتان لە کەناڵی تەلەڤیزیۆنەکەتان نبینی یەک کەسی تێدا نەبوو لەبەرەوە ئەوانە هیچ دەفتەرێکیان نەدیتە هەتاوەکو ئەو ڕاستیە بزانن من لەگەڵ احترامم بۆیان بەڵام ئەوە واقعەکە ئەوان هیچ دەفتەرێکی کەسیان نەدیوە کەواتە ئەو مامۆستایە تەنها ئەو مامۆستایە کە ئەو خەبەرەی بردووە هەر ئەو مامۆستایە خۆی و یەک دوو کەسی تر ئەو قسانەیان کردووە و من بۆیش دەڵێم لە پێش هەموو کەس واجبی ئەو مامۆستایانە خۆیانە چونکە ئەوان خۆیان بەڕێوەبەری پرۆسەکەن بۆ ئەوەی نێڵن هەڵە لەو دەفتەرانە بی و ئێمە لەسەر ئەو ئەساسە داوای ئەو لێژە تەحقیقێمان کرد و ئەو لێژە بەڵێ مامۆستا دوا پرسیارمانەوەیە کەواتە لە ئێستادا بە دەیان هزار خوێندکار چاوەڕێی ئەنجامەکانیان نەکەن و بێگومان ئەمە هەواڵەش دڵەڕاوکێکی زۆر لەلایەن ئەوان دروست کردووە تۆکو بەرپرسی یەکەم لەم بابەتە کە سەرروکی لیژنەی باڵای تاقیکردنەوەکانی هەرێمی تۆ دواوتە چییە بۆ خوێندکاران بۆ ئەوەی کە پشتڕاست بن لەوەی کە ئەنجامەکان وەکو خۆی بۆیان دێتەوە دواوتەم ئەوەیە ئێمە دڵنیایان دەکەینەوە و من دڵنیایان دەکەمەوە کە ئەو پرۆسەیە بە شێوەی زۆر زۆر تاک بە شێوەی زۆر ڕێک و پێک دەڕوە و ئەو وەڵامە بە چار فلتەردا تێدەپەڕی جگە لە اعتراضات ئەنجا دەدرێتە دەرەجە و دەبێتە تەڵەبە کە دەرەجەی قەطعی وەردەگری یعنی 4 جار بە فلتەردا تێدەپەڕی دوای 4ەم جار جاری 5ەم اعتراضی تەڵەبەیە ئەنجا دەبێتە وەڵامی قەطعی لەبەرەوە من زۆر دڵنیایی خۆیان دڵنیای دایکان و باوکانیان دەکەمەوە کە ئەو پرۆسەیە پارێزراوە و ئەو ڕۆخودی ئەو مامۆستایش تەلەڤیزیۆن مقابلەیان لەگەڵ کرد و ئەو لەو مەسەلەیە گوتی بە شێوەیە قسەم نەکردووە حەز دەکەم دارشکەش ئەو پشتڕاستیە بزانەوە ئەوە پارێزراوە لای هەرکێ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و کوردستان TV و NRT کە لەوێندەرێ بوون بەڵێ مامۆستا باپیر بەکر سەرروکی لیژنەی باڵای تاقیکردنەوەکانی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ زانیاریەکان تێوەرە باش تەماشاوانە نێژا سەرروکی لیژنە تاقیکردنان یا بڵند یا هەرێمێ
او یک پشراس کر کود ناوا هولین پشکنینا دفترین و خوینکارن ششه آماده لر دو قناغیون جیوزانستی ده گلک فلتران در باز به با او یک گلک باش و سرکتی پروسس در باز به هر واحد بیجت که مکاسینینا و نیاجی دیوچونه هر پرزگری که دکن به جدی کو هبه بحثن دیجی دکه کو او داخویانی پارلمانتران دهو بالابوی او دمه که درنگ دا سردانا هولین یم پریوچونه و پروسس کردن جبر کو ساعت 12 به کس لور نبو بحثن دیجی دکه کو تو پرزگریکنینا او انجام وکی خوا کو قطابی چند بریا و چند امکانیات درجه هبونه درجه ده هم بیت و هر به کو او بیجه کو دای کو بابن همو خوینکاران پشراز دکه کو انجام کو خو ده بزورنا او رنگی که زور سرکتی اف پروسسا پریودچه و کو او د بیجه به کوم بر پرسه که جید و پرسه بله ناجی تخزمت ورگتنا سرنجو بوچنی ایوی برز دین لسرم توره بله یکم پیوندیش آله لشاری سلیمانی آله خان فرمو ام کاتو باش همو کاتیکت لباری جوری امروز بله من تنهیت لمو پیش اماشم با حالانه کرد شوانی لبو بویشتموت بلان بداخل سرکی بو او ماموسانی که بحساب خوان با آستی ثقافت و با روشن بیره زانن دفتری خوانسکار بوشته و تصریحات کن دوی اولش باشا ماموسای واه که اختصاصی درسی خوی بون منفی زیاد سرکی که انیره با تصریحات سرکی کردی صح اکا باشا عمل لکو ازانت او منهجه صح که و دوی اولش من که ام حوالم خوانده و براستی خوم خوناخی دوانزم امسال خمی دنیام لیاتوه که درجه بوشته و بیت که خوانسکار بوشته و 12 سال هول بی بخوانید بلان نتیجه کش او ماموسا برزانه بوشته و دفتر صح کن او الی لنظف چند دفتری که بله آله خان بحكم يا توش خوينكاري دازي امدي او برزي استا ماموستا بابير كسروكي لجنه بالا تحقيقنا وكان يارما او بشراستياني او تاچان تو دلنيا كردوا كي انجام كانو كو خوي بوتودين بخواكا كار باك استفي بلا من كسي نزيكم هيك ماموساي شتي ثانوي فيزياء كخوي لا تصليحات ابوه علي من كسانسالك لمو بيرسون بو دفتر تصليح كردن علي جريانم بو تلبهات بو خوانسكاري بولي دوانزا كأو ماموسانا بوشتوي دفتر صح كان علي نازم يعني دفتر وبشتوي صح كان كواتوا كطالع ما بو ماموستاش غيرت و دبين ماموستاش دلسوز بي بشوي كي زور باش ورتاقي كرنا وكان او مو انجام كان تصليح بك بالي بالي بالتاكيد ابي ماموستاتو زي بوجدانه وسنك من اساخهم خوانسكاري كي كدوانزم رنجي دوانزا صالم هاتو تسر او دفتري كاتيتا بردسي او ماموسا با او ماموسا بوجدانه وصحيح بالي او شناني او ماموسا نشي كايا ياخذ دفتري تاع التصليح كان بيست شوينيكي باش بيت بو او يرنجي خوانسكار بزاف بالي علي خان وريتي ارام كاغا سوباس مصطفى لدوك تقلمي بالي مرحبا كاكا سر تشافا كاك مصطفى باشي صحات ماشي برا از باشم كرمك از برنامه يعني او سروكي اللجنه خاطر شوكي يعني طبيعي هذا انجام دانو او طاقي كرنا برا هذا ناقص تجوره هذا بتجوره كي صوتي اوبسيون ونقاشي خود بار خواندن رات برا علاقه خواندن طلباني شو هذا تشتكي هلا اوه دو کاک مصطفى دو لجنه چبویر لجنه پرورده بول پارلمان کردستان بگومان همی فراکسیونات دابون کردستانی فراکسیونات نجی ته دابون اوان توضیح دابو بگومان اویجیک بر پرسه کم جبر که کتا گوداری کر بیوجی توضیح بس پشتی تحقیق کردن هاتینا کردن شنی گفت پروژه تحقیق کردن دانا چونه بله نها بگومان انجام ده درکوین نها پشکنینا دفترین تحقیق کردنیت کن تصلیح کن والله طلبه ناخونیم شوكي باش حكمة الماموسة يلقى طلبه يعني بروشتكي باش يلقى ماشي عاود يلقى تبيني كان مشكلة طلبه وماموسة كذا خمسة طلبه انا ناخوني ذاك بله اي والله بله بيساقط بيدي بالماموسة يساقط كده بله كاك مصطفى سپاس بو پیندتجی دیاری لخبات بله متوال برادرز باشتر بوتو براستی بابتی که گرنگه و تا بیشن هستی طلبه و آرمانج طلبه همیا کردید پولشش آماده ای براستی خوی ام سیستمی که نه گنجاوه اگر بیت یعنی برانکاری درستی پیدا نکنیم که از خوب 11 دانستی من 4 بوم بیم یعنی 10 بوم 11 لی راستی از تانو کنه زانم کادی 4 نمرید من چن 4 نمرید من دی پولشش چونکی هندک دیویژن 10 هندک دیویژن 15 یعنی یا ماشی اون دی براستی واسه ایدای تازه بینو که
ڕوونکردن دای بڕاستی دیگە بینیمە ئەف ساڵ نمونەیەکی چاودێژنی واقعی هەواڵێکردنەوە چەند ساڵە پلەوەیەکی دەرزینستە ڕاستی قوتابخانێ لێ ئەف ساڵ وانە کۆمپیوتەر وانەکە زۆرە بەسیط یعنی تنە یەکێکی هەڵسەر چونکی سیستەمی نوکان 36ێکەیە یەکێکی هەڵسەر هەواڵی من 9 دەرەجە دەرزم پلەوەیەکی سەر ڕاستی قوتابخانێ دەزانانی يعني في باقي كما زلت لي وداز بله يعني تأكيدا أو كاريجري دل سنة في بولا شيء بله اللي أجر يعني بري خبزينا بولا شيء أو مادي أو عند 1000 كسب راسي تأكيدا غلطت جلك ما زلت هنا كرن كتبية يعني بهما حولك خوب بدن تاكو يعني بله كاي ديار بله سپاس بله سپاس بسان جاتاجي که سرباس مالا گله لچم چمال بله هم كاتب باش برزم همو كاتكت دەستخۆشی بەرنامەکە لەکەم سپاس کاکە سەرباز فەرموو بابەتێکی جوان هەڵبژاردەوە بەڕێزم سپاس فەرموو وەڵای من تەلەبەی شەشم بڵێن لەوەتی شەو جۆم لەو حاڵە بوو بڕاب کابراوتەنەرە ئەژنۆمان شکاوە ئێستا تو سەیری کە بۆ نمونە بەڵام ئەو ڕوونکردنەوەی ئەو بەرپرسەی لژنەی باڵای تاقیکردنەوەکان لە ئێستادا توانیوێتی تا حەدەیەک لەو پرسگیرێکی ڕزگار بکە ئەزانی چۆنە بەڕێزم من قەنعاتم بەو قسانە نییە چونکە من شتیوان بیستووە ینی لەو شوێنانە بۆ نمونە مامۆسا بووە هاتوۆتەوە تێتی بە شێوەیە تەسریحان داوە یعنی جاروا بۆ بەس سەیری دەستخەت جوانەکەیان کردوتەوە ینی ئەگەر چی نووسیوە چی نەنووسیەوە شتێکی وا گرنگ نییە بڕواکەی من نمونەیەک بۆ باس بکەم لە شاری چەمچەماڵە ڕووی داوە تەلەبەیەک هاتووە هەر دەفتەرەکەی داناوە هەرچی پرسیارەیە لەسەر مەرزەمەکە گشت هەڵگرتووە بین ناسیلەکە کردوێتە سەر دەفتەرەکە ئەمە هەر ڕاستی لە چەمچەما ڕووی داوە ناتوانم بڵێم هەمووی کردووە سەری قەناعەتم نییە و تەلەبەی لە ماوەی 3 ساعتە متوانێ هەموو پرسیارەکەم کات سەر دەفتەرەکەی لەو سەرەواتەوە 55 بۆ دەرچووە هەمان تەلەبە لەگەڵ بۆ هاوڕێی بۆ مامۆستای گرتووە 35 بۆ دەرچووە ئیتر من یعنی قەناعەتێکمانەوە ئەم مامۆستانە لەیانە بەڕاستی وڵامی دەیان بەهێ دەن و بە شێوەیەکیەوە بۆیە وەڵای نازانم بڵێم چی بڕوا بکەی هەتا و کاتی دەرەجە وەرەگرینەوە هەموو تەلەبەی شەش قەناعەتم وایە ژنۆی شکابێت بەڵێ کاکی سەرباز سپاس بۆ سەرنجی تۆش عومەر لە شێخان بەڵێ کاکە کارابدامەت باش باشتر بووتە چۆنی باشی بێن ئەس باشم کەرم کە سپاس کاکە کار دەستخۆشی دەکەم بۆ تەوەرە جوانە بەڕاستی تەوەرێکی زۆر لە جگەی خۆدایە ئەم ساڵە خواردن لە ئاستی باشیگانە بوو بەڕاستی و ئەو ئەسیلەکەی ئەم ساڵە هاتبوو لە حەقی تەڵەبە نەبوو ئەسیلەی ئەم ساڵە ئینگلیزی دیتبووە من بەدەستی خۆڵم قوتابی شەشم پۆلی شەش بووم ئەسیلەی ئینگلیزی بوو مامۆستایەکەی خصوصی نیناوە مامۆستاکە هیچی لێ نەدەزانێت بە زۆری پرسیارەکانش زۆری لێ نەدەزانێت ینی وەزارەت ئەگەر پرسیارێک دابێت دەبێت بەڕێی مامۆستایەکان دابێت کە مامۆستایەکان چیان گوتووە لە مامۆستایەکان لە مەدرسەکان لە قوتابخانەکان چیان گوتووە اینجا ئەسیلە دارێت ئەسیلێکی ئەوا دارێت لە مەسەلەحی تەڵەبە بێت نابێت ئەسیلێکی ئەوا بێت وەکو هەر تاڵب هیچ نەبزان تاڵب ئێستا بڕوای من لە 80% دەچنە دەوری دوانە لە ئینگلیزی 80% دەچن بەڵێ کاکی عومەر سپاس بۆ سەرنجاتەژی نەورۆز لە شاری سلێمانی بەڵێ کاکە من دوو ملاحەزەم لەسەر بەرنامەکەتانێکی لە کاتی تەسیحی مادەکان کە بۆ قوتابی پۆلی شەش ئەیکەن بۆ نمونە ئەم ساڵ لە دەرەچی بۆ قوتابیانی دەرەچی بۆ داخڵبوون کە سەیرەکەی مامۆستای عەرەبی کە خۆی کوردە لە مادەی عەرەبیەکە تەسیحەکەی بە ویژدان نەکردووە کەمی داوە و چۆتە 46 نەکردووە بە 50 ئەمە ملاحەزەی یەکەم ملاحظەی دووهەمم لەسەر اعتراض بەڕاستی ئەمە شێوەیەکی کلاسیکە لە ساڵانی شەستەکانەوە هەر سەیری بەرجی دەفتەرەکە ئەکەن پێویستە ئەو مامۆستایانە بە وجدانەوە سەیرکەن لەوانەیە لەکێ لە بیرچوو بێ مادەیە کەم درابێ شوێ کەم درابێ هیوادارم ئەو بەرپرسانەی تربیە بەخۆیان ناپچنەوە یا ئەوانەی کە بەرپرسن لە تاقیکردنەوەکان شێوەی کلاسیکی تر نەکە شێوەیەکی ویژدانی بکەن قوتابی لە عەرەبیا کوردە 46 وەرەگرێ 47 وەرەگرێ مامۆستایەک ئینشاکەی باش بۆ دانانێت گوناحە بۆی نەکا بە 50 تر سوپاس بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش هاوار لە چەمچەماڵەوە بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت ئەم کاتت باش هەموو کاتێکت هاوارخان فەرموو زۆر سپاس من خۆم خوێندکاری پۆلی شەشم بەڵێ پاریش هەم شەش بووم بەڵام دەرەجەکانم هەر هەمووی بە 50 هاتەوە لە ژیانەوە باوەڕم نەکرد بۆ دەرەجانم بۆ بێتەوە
بۆ پێشبینی باشترت کێتان خراپتر وەڵا دەرەجەکانم ئەمی زۆر باشتر بووە چونکە خۆم زۆر باش بووم کەچی ئەو دەرەجانە بینی هەرەوە نەمابوو شێت نەبم اعتراضیشم نووسی بەی شێوەیەک دەرەجەم بۆ نەهاتەوە بەس معقوڵ ینی لە دەستێکا بڵێ هەر هەمووی بە 50 لەسەرەوە اعتراضە لای نەپەیوەنددارەکان بە دوواداچوونیان نەکرد قسە لەگەل تو نەکرد ناوەڵە هەتا ناترازم نووسی ئێستا خۆشم نازانم چۆن توانی ئەو دەرەجانە بدۆزمەوە لە چۆ پەیەکەمەوە ئەم ساڵیش بە هەمان شێوە شەشم وەڵام دایەوە تازە ئیمتیحانم کرد بەڵێ بە هەروەها ئەنجا ئەم هەواڵەم بین زۆر تێبچوم ئەو ڕوونکردنەوانەشی کە کردی هیچ ناچێت بە مێشتمانە بەڵێ هەوارخان سپاس بۆ سەرنجی تۆش باوکی ئاڵا لە شاری سلێمانی بەڵێ بەڵێ سڵاو لێ بێ کاگا کار دەستخۆشی بە ناوەکە لێکم گەلێک سپاس وەڵام دەڵم جارێکی تریش باوکودایکی تەلە بۆ خەڵکی کوردستان ناومێدێکی تریان دووبارە بەدڵیانە چۆ ناو دڵیانەوە ئەزانی چۆنە یەک شتی خۆشە پێ بڵم بەڕاستی ئەو مامەستا بەڕێزا هەندێ ڕووکردنەوەی دا لەسەر ئەو برادری کە قسەی کردو و ناو هۆڵەکەش کە هۆڵەکە بیندرا ئەزانی چۆنە خۆی بەڕێوەبەرایەتی پەروەردە بە تایبەتی لە هەموو وڵاتێک و لە هەموو میلەتانە ئەساسی ئەو میلەتەیە و بەردی بناخەیە تۆ حسابکە هەرچی مرۆڤە بە نرخەکانم مرۆڤە بە کەڵکەکانم بۆ وڵات لەو وەزارەتەوە یا لەو پەروەردەوە چنە ناو ژیانی وڵات و خزمەتکردنی وڵات بەڵام چەندین ساڵە تۆ گەزیقەتی بێتێ بەڕێزەکەم بەڕاستی لە کوردستانی ئێمەیە وەزارەتی پەروەردە لە قەیرانایە بە بەردەوانی تەلەفەکان لەسەر جادەن خۆنینێکی پرژ و بڵاو ناڕێک و پێک ئەمە کۆلیژی یازام ئەمریکی ئەمە تورکی ئەمە کوێ یعنی خەڵقەکەش سەری لێ شێواوە بەڕاستی من بۆ ماوەسا بەڕێزا ئەڵێم باسی لوجنەی کرد من لەسەر لوجنە شتێکم هەیە لوجنا زانی وەکو چی وایە لوجنا وەکو هین وایە وەکو ئەو جەماعەتێک هاتن بۆ سەر قەبرانمەی دەبن کە مەیتەکا بنە سەر قەبران تەسیمەکەنی تر ئەو کەسە ناوی نامێنە کۆتایی پێدێ یا شتێکی تر ئەڵێم من بەداخۆ قسەژەکەم بەڵام من شتێک بیری و مامۆستا بەڕێزەیەنم و مامۆستای بەڕێز وەختی خۆی سەرداحسن جێی داخەوە عەڵەمات بۆ دەربەنی خان قاچێکی کورسیەکەی قایمقامی دەربەنی خان شکا بوو لەسەر قاچی کورسەکەی بلێکێکی قسوەژەوتی ئەوە قاچی کورسەکەی بۆ شکاوە بلێکی لە ژێراوتی وەڵا حکومەتی عێراقی لە حەربایە و فەقیرە و پارەی نیوانە وتی نا تۆ گەندەڵترین و دژمنی حکومەتی عێراقی بێ لەسەر کورسێکی قاچشکاو دانیشتی هۆڵەکەی وەزارەتی تەربیەت چەند کورسی و چەند مێز و چەند موبەرێدی قاشکاوی دابوو من بۆ بەڕێزا هەواڵم ئەوە نیشانەیە بەڵێ باوکی ئاڵا سپاس بۆ سەرنجی تۆ سەنگەر لە تەقتەق بەڵێ کاک سەنگەر فەرموو السلام علیکم عەلەیکوم ئەسسەلام چۆنی بەڕێز باشی ئەس باشم سپاس فەرموو ئەگە تەلەڤیزیۆنەکەش کسکەی مەمنون بەڵێ براکەم وەڵای ئەوە بۆ هەواڵەکەوە وتراوە بۆ خۆم پۆل شەشم دوم ساڵش من ساڵ بەڵێ جگە لەوەیکەوە لە مدیرین لە قاعە بڵێن مدیر قاعە لەگەڵمان زۆر توند بوو یعنی ڕای دەرەجە توند بوو ئەوە جگە لەوێ کە جەومان لێ گیرا مراقبەکان باسی مراقبەکانەکەی تۆ بەڵێ مراقبەکان بڵێن قاعە جگە لەوە شتاوی بەڵێ تکایە کای سەنگەرێکە بە تەلەفۆن جێ لەمە بگی تەلەڤیزیۆنەکەت خسکەیت سوپاسێکین بۆ فەرموو بەڵێ برام ئەزای چۆنە وەڵای هەواڵێکی ینی زۆر ناخۆشە ئێمە خۆم دوم ساڵمە پارەکە جگەلەوەی کە ساقیت بووم دەرەجەی خۆم نەهاتبووە یعنی پێویستە ئەو مامۆستانەیەکەوە دەفتەرەکان ساحەدەن پێویستە ینی دادپەروەر بن بە شێوەیەکی دادپەروەران سەحیدەن بیر لەوەکەنەوە کە خۆیان بۆ قۆناغەیان ڕۆیشتون بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش تەریفە لە شاری سلێمانی تەریفەخان فەرموو کاک هاوکارگیان دەستخۆشی و بەرنامەتە لێ یەکەم زۆر سپاس لەش ساغت بێخوا بەڕاستی یعنی من خۆم یعنی شارزایەک و یعنی هینێکم هەیە لە بواری تەصیحاتیشە یعنی بەناحەق مامۆسای قسە ناکات لە کەناڵێکی ڕاگەیانەوە با مامۆساکانی ژۆمە تۆهمە نەخینە پاڵیان یعنی خۆم امتحانی پۆلیسیە هاتیان تۆ بە کەلۆری یعنی وەخت دیاریکراوە بۆ تاڵکردنی دەفتەرەکان ڕێژەیەکی زۆر دەفتەر دانراوە بۆ مامۆستاکان یعنی بە پێی وەخت یعنی تۆ زەلامی ژۆمە بێ ویژدانانە قسە نەکا بەرامبەر بە مامۆستا تۆ پێویستە بە جێوێکی باش هەیە پێویستە بە وەختی هەیە
يعني أما يكم ساڵ نییە پێشانە هەیە يعني تو وعليك مامۆستاکان کەمن و ڕێژەیەکی زۆری وەرەقە شەخەنە بەردەستیان بۆی پشکنینیە بوو بکەن کاتیش تهدیدە بەداخەوە دیارە پەیوەندێکی پچرا بڕوا لە شاری سلێمانی بەڵێ بڕوا لە شاری سلێمانی فەرموو دیارەویش لەسەر هێڵنەما بەلێ تەماشاوانە نێژاد نەهادا لە کوردستانê بێگومان 8,000 خوێندکار لە مای 12 ساڵên تەمەنی خۆدا خواندن هەوڵدایە ku di xanêda serketî bin û van 8 bêguman di pola dazê de ne ku 48,000 ji wan xwendkaran li qunexa debî û 36,000 jî zanistî û beşên dinyên pîşeyî ne. Belê piştî vê navberê li ser eman tawrê dê bihevravî. Belê berezan dubara salaf li ser torê komalatî diyare gelek komênt mumadne ciwana zana denûsê hikûmet wata berpisan xerîkî berzkirineweyê taweriyan bînayê berzin keçê halê navxwî zor ciwan wekû xwe ya lê belê her wiha roza salam alê bi hîwayê ew kêşekanman bû çareserken berastî zor beseqetî defterekan teslîh dikirin her wiha herdî Mehemedîş alê debaye li لەرزوو وەزارەتی پەروەردە ئەو سیستەمە سەقەتەی کە چاوەڕێ پشکنینە لەلایەن لیژنەیەکی مامۆستایان بکات بەلکو دەبوو بیگۆڕبایە هەروەها محەممەد ئەمیری شاڵێ منەکۆ قوتابیەکی پۆلی شەشەمی ئامادەی زۆر بە گومانم لە تاقیکردنەوەکان ئەم ساڵ وەکۆ خۆم لە ناو هۆڵ بووم زۆر کەم تەرخەمین بینیمە و زۆر گرێ دەکرا بەڵێ تەماشاوانە نیژا لەسەر هەمان تەوەر ئەم خزمەتە وەرگرتنا ناڕینێن هەوە داینە نەهاژێک فاتمە لە شاری سلێمانی بابزانین سەرنجی چیە بڵێ فاطمة خان فرمو أهلا مرحبا سرچاوم أم كاتب شاد كاك أقل لك زور سباسي تو همو كارمنداني إن أرتيكم سباز وبرستان فرمو وركو زور جوان بو كاك أقل ريزو سباس ما يبو أوتوراني إيو كدان بو همو هاولاتك بو همو فنكار وهمو كسي إيوا دارم كان كاني كشتاولي إيو بكن أو توري جوان تشكش بكن كاكا كار بالنسبة تاقي كدنوي شاشي آماديوا لتاقي كدنوا كان مامۆستاکان کەمن بەسەریانەوە ئەوەستێن ئەمە یەک دوو هەمیش قوتابی وا هەیە بە غەش ئەڕوا قوتابی وا هەیە خۆی ئەکوژێ لە پێناوی دەرەجێ بیگەنێ بەڵام بەداخەوە مستەوای ئەو قوتابی کە غەش ئەکا بیستومان و ئەیزانین جیهازێکی بچووکە هەواییە ئەی خاتێک گوێی تاقیکردنەوەکانیان پێ ئەڵێن لە دەرەوە بەڵام بەداخەوە بۆ تەفتیش نەکردنی قوتابیان هیوادارم کارێکی وا بکەن کە تەفتیشیان بکەن ئەدنەشتیان پێ بگرن چونکە قوتابی زۆر شتی پێ زۆر شت قوتابی لەکوێ کە خۆی ئەکوژێ و ئەبڕێژ خۆ و ڕۆژ نخونی ئەکات و دەرەجێکی وەکو ئەو ناهێنێ ئەوەشتی کە بەغەش دەرەچێت زۆر سپاسیانەکەم بەڵێ سپاس لیزا لە شاری سلێمانی بەڵێ لیزا خان فەرموو ئەلو ئەم کاتۆ باش هەموو کاتێکت وەڵایی بەنسبەت ئەم بەرنامەی تۆ دەستە خۆش بێ خۆم تەلبەی پۆلی دوانزەم ڕابکە لە شۆ ئاگام لە دنیاە هەر نازانم چی ئەەکەم ئەوش قەلەقیت ئەی ئەو سەرۆکی لیژنەی باڵای تاقیکردنەوەکان تۆ هەڵسەنگاندنەوە بۆ قسەکانی لەبەرەوە تێمە تەڵەبە پشڕاستەکەنەوە هیچ شتێکی وا بوو نییە و دەرەجەکانی وەکو خۆی دێنەوە وانە ئەگەر وا بواە بۆ ئەم ئێعلانە بڵاو بوو ئەو کەسی کە بڵاوی کردەوە ئەگەر هەواڵەکەی بزانیە ڕازنیە نەیە کرد تاکی دەخۆمە کرد لەسەر کەناڵێکی تەلەڤزیۆنی قابیلە خۆی بە درۆ خاتە وەزیری پەروەردە خۆی ڕاز ناکە ئەینا ئەگەر ڕاستکە ڕەنجی ئەم هەموو هەزارە هاتە لەبە بە محەبە سەعات سعیکردن بە شەو ڕۆژیان خستە سەرێک 2 ساڵەیە هیوا هەیە 2 ساڵی لە خۆی تاڵ کردووە بە دەرەجە وەکو خۆی بۆمانێتەوە مزاهرەکەی تربیەکە شەڕوخێنین بەسەریانە معقولە تەلەبە 14 ساڵ 13 ساڵ بخوێنێ ڕەنجی ئاوا بڕوا لە 130 بۆ دانرێ ئەمە لە چ قانونێکا بۆ لە چ وڵاتێکا بۆمە چ تربیەکە چ حکوومەتێکە خوابی بڕێ بەڵێ لیزا خان سپاس بۆ سەرنجی تۆش ڕێناسە لە زاخوت گرمەیە بەڵێ کاک ڕێناس فەرموو ئەفدەمیان بۆش هەموو دەمێنتە کەرەمکە ئیسەکە دەستخواستی بەڕۆماتکەم ڕۆسی بەڕۆمەکێ پێسکاتیە بۆ پێزەچوونە زانستی بەتایبەتی سپاس فەرموو ڕۆسی سەر بۆ بەتوێ ئەڤروکەزە ڕۆسی پێتەڤە وارە قوتابیە لەوە بێنە ئەساسی هەدان ویستا جێت مامۆساز بوان دابین بکەنە داوزە بچەن کارەخوا نەڕا ببن
بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژی تەریفە لە ئەبابی زۆر سپاسیاتکەم بەڵێ سپاسی بیدارین سەرنجاتەژی کاکرێ ناز بوو جێن پەیوەندیدار گەشت بە تەریفە لە شاری سلێمانی بەڵێ کاکاوکات سڵاو سەرچاوم کاکاوەر طبعا قسەکانم تەواو نەکرد پەیوەندیەکەت چوە دووبارە بەڵێ فەرموو طبعا ئەمە یەکەم ساڵ نییە کێشانە هەیە بەڕاستی ئێوە لە کەناڵەکەی ئید جەنابی شتانە و پار بەرنامەیەکی زۆر جوان دابەزی یعنی پێویست ناکا بڵێ وەڵام شتێکی تازەی و یەکەم جارم کێشە و کێشانە لە تەسیحاتە بڕوا بکەتە لەبە یعنی خۆیان لە دەمی خۆیانەوە قسەکەن لە بەرنامەکەی ئێوە ئەگەر پار بیرێ بێ قسەیانە کریان و باش ئێمە جار زۆر کە زەردمان لە دەفتەرەوە سەرەکی پەنجێشمان بۆ تۆ یعنی ئەمانە هیچی لە ئەستۆی مامۆستایە نییە هەمووی لە ئەستۆی وەزارەتی پەروەردەیە نەش ژمارەی مامۆستاکەم بۆ تەسیحات ئەمە یەک دووەمیش تۆ سەیری یعنی شوێنەکە بەڕاستی ئەگەر زەلامە بە وجدانەوە سەیریکە هەژدە هەزار تەلەبەن هەشتا هەزار تەلەبە ئیمتیحان با لە شوێنێکی یعنی ئەو هەموو دەفتەرە یعنی مەجموعەیەکی مامۆستای کەم تەسیحیەکە یعنی پاریش لە زۆربەی ڕۆژنامەکانە خۆیانەوەی ئانی تەسیحیانە کرد زۆر قسەیان کرد بەڵێ مامۆستا هاوکار یعنی داوا لە تەلەبە ئەەکەم یعنی زۆرە بە وجدانانە سەیری ئەو مۆزوعان نەکەن هەمووی گەندەڵیەکان یعنی لەگەڵ ڕێزمە یعنی کەم و کوڕەکان هەل لەمایان نییە لە هەموو شتێکا هەیە بەڵێ تەریفەغان بەڵێ سپاس ئەوو کاکاوکارگیان ئەمە یعنی بەڕاستی مەسیری تەلەبەیە یعنی ئەوە نیە شتێ بێ تر بڵێ نکولی لێ بکرێ کەم تەرخەنی لێکێ من بەڕاستی زۆر سێرم لە قسەکانی بەڕێز عەلی مامۆستا هین باپیر بەکرێکیە یەکە یە دانیشتۆڵێ مامۆستا یعنی لەگەڵ ڕێزمە یعنی ئانی کە مامۆستا قسەیان کردۆی جوانی و وانە کاکاوکارگیان شوێنەکە سێری شوێنەکەکەی بەڵێ تەریفەغان بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ ببرە گەرە خەڵکێکی زۆر لە سەری لە پەیوەندیە حەزێکی ناوانیش بەشداری بکەن پەرژین لە ڕانیە بابزانی سەرنجی چیە بەڵێ بەڵێ هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم گەلێک سپاس بەڕێزم خوێنکاری پۆلی وانزەم لەبەر وێژەی بەڕاستی لە دوێنێ شەوە ئەژنۆم تەلەڤیزیۆن بەڵێ ئەوە دوو بەشی بۆ ئەوەی دەگەڕنەوە ئەو کەم تەرخەمەی کە لە وەزارەتی پەروەردە هەیە لەبەرەوەی ڕێژەی دەفتەریان یعنی بڕقارەیەکیان تحدید کردووە و ڕێژەی دەفتەریشان لەگەڵ تحدید کردووە ئەمە ژوە دەکات لە تەسوحکردنی دەفتەرەکاندا زۆرم ناوخەسەی دنیان مامۆستاکاندا دروست بێت بەڵێ پەرژین خان بێگومان بەڕێزانەوە چەندین تەڵەبە ئەوەی پۆلی دازانە بێگومان پەیوەندیان کردووە و باسی ڕەوشی خۆیانەکەن لە ئەو کاتێکم هەواڵە لە NRT 20یانە سەردانی وەفدی پەرلەمان لیژنەی پەروەردە بۆ ئەولی تەسبیحکردنی ئەنجامی تاقیکردنەوەکان بێگومان ڕەوشیان خراپە هیوادارین لایەنە پەیوەندەکانیش بێگومان لە یەکەم پەیوەندیشە بەرپرسێکی باڵا لە بوارەوە ئەرمان گرت هەرچەندە خۆی وتی کە هیچ ئەساسی بۆ ئەمە نییە و پرۆسێسێکی بە بەشی بەڕێوەچی بەڵام ئێوە ئەگەتەن لێ کە تەڵەبە لە چ ڕەوشێکە دەرباسە بێ هیوادارین لایەنە پەیوەندەرەکان لە وەزارەتی پەروەردە بە تایبەتی ئەمڕۆ کە جێگیری سەرۆکی حکوومەتی ماتەحمە لیژنەیە پێکەنەوە لە وەزیری پەروەردە و بەرپرسەکانی تر بوو بە دواداچوونیان پرسگیرێکی و چارەسەرکردنی ئەوان پەیامێکیان پێ بێ کە ئەم تەڵەبە تەهدیە بکەنەوە ڕەوشەکانە کە وەکو خۆیان دەڵێ بەم شێوە تێپەڕە بێ بەڵێ ڕابەر لە سۆران گەلمەیە ئەو کاتت باش بەڕێزم هەموو کاتێکت من لە سۆران تەلەفۆنەکەم بەڕێز من پۆلی شەشم بەڵێ 2 ساڵ لێک دەرز دەمێنەوە معدلەکەشم باش یعنی بەرزە من دەمەوێت تاکی لەسەرەوە بکەمەوە کە من یەک دەرسمایە نامەوێ و عیلمە بزانم کە ئینگلیزی ساڵانمەیە کە 2 ساڵ ئێستاش جاڵم دایتەوە تاکی لەم هەر دەرناسم من تاوانمێ یعنی کاو دەرسە نازانم نامەوێ و عیلمە بزانم بۆ لەسەر ئەو دەرسە هەر ئەنی هەموو مادەکانی تر سەرکەوتووی بەڵام لە ئینگلیزیە دەرناچی باڵێ بە تاکید بەس ئینگلیزیەوە نامەوێ و عیلمەش بزانم یعنی تاوانمەیە کەم دەمینەوە تاکیدم ئەو ساڵش دەمینەوە و پێشم خۆشنی ئینگلیزی بزانم بەڵێ کاکرابەر سپاس بۆ سەرنجی تۆشی ئیبراهیم لە چەمچەماڵ بەڵێ کاکەم کات و باش هەموو کاتێکت چاوەکەمی وەڵام من سەرەتامێ داوە لە جەنابەت بکەم هیوادارم ئەمە سوودێکی هەبیە حکوومەت هەری تاگە باری ناسایی ڕابگەنێ لەبەرەوەی تۆ لە 14 ساڵ تاوی چەند ساڵێک بخوێنی ڕەنجێتیاوە بە پیرۆ بڕۆ ئەمە خۆی بۆ خۆی تاوانێکی گەورەیە حەقە هەری تاگە حکوومەت ئەو پەرلەمانش کۆبنەوەی ناسایی ڕابگەنێ تۆ پەروەردەی وڵاتە بەرەو چووە ڕوا بەرەو چووە نازانم بەرەو تۆبارانەکانی تورکیا یعنی وەزیری پەروەردە ئەگەر ڕاستەکە
بە هەر ئێستاکەچی ئەو مامۆستایانە بانگیر بکەن بەڵام ئەوان لیژنەیان دامەزراندووە ئەوان لیژنیان تەسیس کردا لەسەر هەڵە بووە بالا کاکی بریم ئەوان ناڵێن ئێمە بە دوای ئەلتەرناتیڤ و میکانیزمی چونیتی چارەسەرکردنی ڕەوشەکە 50 دەفتەرە دوانزەی ئەگەر وەرە کۆی گشتێکەی حسابکەی هەبێت چەند سەد هەڵە دروست بێت بەڵام من داوا لە قوتابیانەکەم هەر بەپەلە داوا لە قوتابیانەکەم بە دوترین کار بێتێوانێکی گەوران جام بە لەبەروی من کار کچەکەی خۆم هەموو دەرزەکانی 50 هێناوەتەوە ئەمە خێرە ئەمە چییە نازانم بەڵێ سپاس بۆ تۆش سالار لە دەربەندیخانەوە بەڵێ ئەم کاتە باش قوربان هەموو کاتێکت قوربانگە من مامۆسای زمانی کوردیم لە شاری دەربەندیخان بەڵێ لە ساڵی ڕابردوو لە ساڵی 2011 بەشداری بڵین تەسیحاتی تاقیکردنەوەکانی سەری ساڵم کرد بۆ پۆلی 12 کاتێک کە ڕۆشتنەوە بەڕاستی پێم وابوو زۆر شت ئامادەکرا بوو مامۆستا وەکو پاسی هاتوچۆکردن و تێلی باش بۆ ئەوی مامۆستا بە چۆن بڵێ بە ورەیەکی باشە بڕا بە تەسیحات بەڵام کە ڕۆشتنەوە یەکسەر ڕۆشتنە ژووری تاقیکی بڵێن ژووری تەسیحاتی دەفتەری امتحانەکان یەکسەر مامۆستا کاتە پێشەوە جامتاکەم بەدەستەوە گوتی بڕۆ ئوتێلێکی لە خۆت بگرە ئیتر کەوای وت بەڕاستی من دڵم سارد بوویەوە ئەوایە ڕۆشتمایە بیرم کردەوە ئەبێ بڕۆی ئوتێلێکی زۆر خراپ بگری لەگەڵ جۆرج و سیسرکوشتی وا بخەویت بۆ ئەوەی پارێک بۆ بمێنێتەوە مامۆستا لە غەمی ئەوە نیە چۆن دەفتەرەکان تەسیحکە من بژدە بدەمە هەموو خوێندکارانی کورد مامۆستا بەڕاستیکە خۆ مامۆستان بۆ ئەوە نەچم کە دەفتەرەکان بە چاکی تەسیحەکان بەڵکو بۆ ئەوە چ مامۆستا لەگەڵ ڕێز کەواتە مادەم تو تەجروبەت هەیە لە پارسەڵا لەناو ئەو هۆڵانەی کە تەسلیحی تاقیکردنەوەکان ئەکەن ئەو کات پارساڵ چۆن بەڕێوە چ پرۆسیسەکە قوربانجان من نەمکرد یەکسەر دەستم بر بۆ قەڵەمە بەڵێ یەکسەر دەستم بر بۆ قەڵەمەکە تەسیحکەم وت من ئەم بار زروفم پێ قبوڵ نییە کردم بە جامتاکەمەوە ڕێکسە گرامەوە بە دەربەندیخان چونکە ئەو شوێنەی کە تەسیحای تاکرێ بۆ دەفتەر ناشێ مامۆستا چۆن بڵێ بە بار و زروفێکی زۆر دەرونی ناخۆشەوێتە ژووری تەسلیحاتەوە بێ بڕا وتێرەی زۆر خراپ بگرێ بۆ هاتوچۆکردنەکەی بۆ پلەی گەرمایە بەرزە هیچ کاتێک توانای ئەوە نییە بە بڵێن بە دەرونێکی واوە بڕاتە سەر دەفتەرێکی تەسلیحاتەکان هیچ شێوەیەک ئەمە هیچ تایبەتمەندیەکی تیان نیە و هیچ پسپۆرێکی تیان نیە لەو شوێنە من پێشنیارەوە کە مەر پارێزگایەک بۆ خۆی تەسلیحاتی پارێزگای خۆی بکە بۆ ئەوی بتوانێت مافی خوێندکاران نەبڕ ئێمڕا ئیمساڵیش تەلەفۆنیان بۆ کرد بەڵێ کاکی سالار بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت ڤیان لە شاری سلێمانی بەڵێ ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت چاکی وەکوبەن دەستخۆشی بەڕامەدەکەن لە یەکەم گەلێک سپاس بەڕێزجان من دایکی تەلەبەیەکەم لە شەشە بەڕێزجان من یەک پرسیارم هەیە ئەم تەلەبانە لە قاعی امتحانات وەکو حەیوان داین نابوون لەگەر ماکسەکەی من دایکە انتباهکەی لەسەر دەرسەکەیان ببورە لە گەڕێزمان بۆ مولایەک ببورە بەڵێ باوشنی خۆڕان بکەین یان ئەسئیلەکە حەلکەین ئەسئیلە قورس اینجا لە پرسیارێکیشە هیچ لە کتێبەکانە بۆ پرسیاری بۆ هاتێتەوە هاتوو ئەم دوو کتێبمان کرد لە کتێبانە بۆ ئەسئیلەی خارجیان هێناوە سەر باقی ئەم هەموو هیراشیە ئێستاش گوناح نییە وا لە تەلەباکەن یەک زەربان کاکە دەستان ناچێنی و ئەوە زۆر زۆر خۆشترە یان بەڕێز یەک پرسیارم هەیە من ئێمە بۆ چی شتانە بێشێتە هەوێر هەمووی بۆ هەیەکی لە شاری خۆی نەبێت لە شاری خۆی تەسلیح نەکرێ مامۆستای بەڕێزمان هەیە مامۆستای چاکمان هەیە دانشم لێرە ئەسئیلەی تەلەبە دەفتەری تەلەبە فاشکەن بۆ هەمووی بۆ هەموو شتێکمان بگاتە هەولێر من بەس ئەو پرسیارم هەیە هەزارەها دەفتەر ڕژاو بەڵێ هیوادارین پرسیاری تۆ گەشت بێتە ژینی پەیوەندیدار سپاس تابلۆ لە شاری سلێمانی بەڵێ ئەم کاتان باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم گەلێک سپاس لەسەر ئەوەی خوێندکاران کە ئەو گیر و کێشەیان توش بۆ من پار تەرەبەی شەش بووم ئەم ساڵ دانیشتمەوە دەسیوا بوو بە 86 بنەوە هاتوومەتە دەرەوانێ هەموو دەستەکانم 50 بۆ هاتوتەوە ئێستا ئەم ساڵ کە دانیشتمەتەوە سەرڕای ئەوەی ئەو هەموو پرسیارە ئەو هەموو قورسی ئەو هەموو کەم تەرخەمێتیا بۆ ئێستاش لە کاتی لیژنەوە تەسیحکردنە بۆ شێوە یعنی دەفتەر تەسیحکرێ و ئەو کەم تەرخەمە بن ئێمە چەند ساڵا خوێنین ئێستاش بە ئەم هەموو ڕەنجەمان بە ئەو تەسیحکردنە ئیهمالی ئەوانەوە بەڕێوەچێت جا دوای ئەوەش ئێستاش کە اعتراض بگرین بەڵام تۆ لەوەیە گەشت بینی کە دواتر پەرلەمان سەردانی هۆڵەکان کردووە و ئێستاش حکوومەتی یاریمی کوردستان لە لیژنەیەک پێکهێناوە و لە هەوڵی چارەسەرکردنی ڕەوشەکەدا پێت وایە ئەمە گەر گومانێکی شەبێ ئەمە بتوانێت گومانەکە بڕوێنێتەوە تاقیکردنەوەکان ئەنجامەکان نەکۆ خۆیە بێ وڵای ئەوە زۆر باشە جا ئایا ئەو پەرلەمانیش بە وجدانەوە چێتە ئەوێ جا شتەکە کرێت حەق کاتێک پەرلەمانە چێتە ئەوێ شانی خوێندکارانی بنکە سەردانیە کات هەر قسە نەبێت و هەر قسە نەبێ بۆی ئێمەی پێ ساردکردن بەڵێ تابلۆخان سوپاس پەیوەندەکەت گەشت بین لە بازیان بەڵێ ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت
سەرتا دەستخۆشی تەوەرەکە لە یەکەم بەڕاستی کەناڵی ئەنافتی کەناڵێکی سەرکەوتووە توانێتی باخێکی باش بەم فڵتایە بزنێتوانێت کە سەلا ڕێگەاندنا دراوەتەوانێت و من خۆم تەلەبەیەکی پۆلی شەشەمی ئامادەیم و 2 ساڵەشم یعنی 2 ساڵ لە پۆلی شەش بووم بەڵام ئەوە خەفەتم نەخوارد ئەم 2 ساڵە لە پۆلی شەشم چەنە سعیم کرد یعنی چەنە ئەزیێتم کێشە ئەوەی ئەم شەو خەفەتم نەخوارد بەڕاستی یعنی ئێمە چەند ساڵ ینی کە باسی پۆلیش ئەکری ئەم شتانەمان ئەزانی بەس ینی هیچ ئینتیمامێکی پێ نەدراوە لەبەرچی لەبەر ئەوەی کە بڵێ وەزارەتی هینە پەروەردە سەر بە دەسەڵاتە بەڵێ گەشتبین خان سپاس دیارەوە دوا پەیوەندی بۆ بارێزان هیواداری نشێنی پەیوەندیدار ئالیین پەیوەندیدار ji وەزارەتە پەروەردە حکوومەتە هەرێما کوردستانی ڕەوشە دەڕۆنیە قوتابیên پۆلا دازدە ئامادەی زانی بە کۆیە ئاخیرێژی گەشتبین لە بازیان و gelekên din jî li deverên cudayên Kurdistanê behsendekê ku li du şefeyan ha rewşewan ya derûnî gelek têk çûye ji ber ku ew xeberê wan bîstiye li ser encamên taqîkirinakan teslîhatên ku li îmtihanatê nekirin ew hola ku çawa sîstem pêreve diçe ew filterên ku têda derbaz bin prosesa ew gelek bigumanin ême hiwadarîn layîna peywenderekan li wezaretê perwerde û layîna peywenderekan ciyan li serincî hemû qutabiyekani polî dazebeke wekû xuyan alên rewşiyan xerabe û ewan pêwîstiyan be bersivekî erêniye li layîna peywendîdarekanەوە بەڵێ هەیە سەبەهیت خزمەتەوە دەبین تەوەرەکی گەرمتر بێ گومان هەر شاد و بەختەوەر بنێ بەر باش